ياك دكتور يعني تاكل كير تاكل شت كمان أموت يعني براستي أم أفرتا نظام شيطان ولا بيستي مروفا يعني كاك دكتور من أموت همان أوازاراني كيما تشتو مانا مسألة من تنها ونيا كبشم طولي لي كمان در تنها أمي أو أنا حسب همان أزاريا مبكاك أو تشوار صالات ششت مانيا ملك ريتشي تو در بدريا كاك جيانەوە چێتە تۆڵەسەنەوە ئینتقام ئەمە یەک دووەمیش تۆ گەنج بوون لەگەڵم خاتوونەیە کە و حاڵەتەتان بەسەر هاتووە الحەمدولله تەحملتان کردووە و بەڕێتان کردو و گەیشتوونەتە ئەم خۆناغە لەخوا بەزیابێ کێشان تازەگەوە گەنج وی تەحملی کردەوە بەڵام ئەم فیرێ ئێستا تەمەنی و ئەوەی نییە لەوانی جەڵتەیە لێی بە دوای هەتا مردن تۆش معەزەبە بی ئەڵی بەهۆ منەوە وای لێ هاتووە تکایە تۆ ئەڵی متەدەینم ئەی ئەگەرەمە دژی دین بوو چیەکەی ینی پەشیمانە بیتەوە بێگومان ئەگەر دژی دین بێت چی ماوە من دینەکەم لە دەست نایەم بۆ مەسەلێکیەوە يعني يشتا قناعة نییە کەمە دژی دینە يعني خوا پێی خۆش نییە باشە چێ سقە و پێهەیەی لەم مامۆسا ئاینیانە حەزەکەی ناوی دووسەیەکم بەرێ ئێمە پەیوەندی پێوەکەی ناوی کەسم پێ مەڵێ ئێستا لە بەرنامەکەم تۆ دووسێ کەس هەیە قەناعەتی پێ بۆنیە ئەو مامۆسای کاچی لە مزگەوت کە قسە و بۆکە باشە پەیوەندی بەوانەوەکەین باشە من و تۆ چینە لای ئەڵێ مامۆسا گیان ئەم برا بەڕێزە کاتی خۆی ئەمی بەسەرات و تۆ باسە کرد باشە ئێستا ئەیەوێ خانوویەکەیە ئەم خانووە ئەم پیرێژنەی تایە ئەم ئافرەتە بەتەمەی تیا خانووەکە و کەلاوەیە وایە کەوەکو باسیەکەنێنەوە نیە قەسرێ بێ بش فرۆشێ ینی بڕوان ناکەم 40-50 وەرەقە زیاتری بەرکەوێ چونکەم ئافرەتە براکانی دوو ئێمیان بەرەکەوێ وا دەفتەرێکشی بەرکەو تو خوا ویژدان قوبوڵەکە بۆ دەفتەرێک بۆ 100 وەرەقە خەسوود کە دایکی ئەم ئافرەتەیە کە بەخێوی کردووە کە ئەمی گەورە کردووە یاویەتی بە تۆ ڕاستە خراپ بووە ئەمانەی کردووە ئیتر ئەمە عوزری خۆی هەیە هەر گوناحێکی کرد بێت لەگەڵ خۆی عیبات خی گەورم حاسەبەی خۆیەکە چون کەس ناچێتە قبری کەسەوە کەس گوناحی کەسەڵ ناگرێت ئەگەر ئەو مامۆسا ئاینی وتیان ئەم برادەرە لەسەر حەق نییە ئەم برادەرە ئەمانەی ئەیکا دژی فرمودەکانی پێغەمبەر دوخوازێت دژی ئاەتەکانی قورآانی پیرۆزە دژی ئینسانیەتە ئەو کاتە تۆ پەشیمانە بیتەوە لەو ڕایەت واز لە خەسوەکە دێنی بێگومان ئەگەر دژی دین و فەرمانی خوا بێت بێگومان پەشیمانە بمەوە چونکە دینەکەم لەسەر هەموو شتێکە بۆ من باش ینی چەند ساڵە تەمەنێ هەیە و کاک عەبدوڕەحمان و گوێ لە مامۆسای ئاینیەگریت و قورئانە خوێن یعنی هێشتا ئەمەی ئەیکەی بە تەسەووری تۆ دژی دین نییە یعنی دژی ئینسانیەت نییە واز لە دینیش بێت قەناعەتە